ئەوەی ئێستا تەماشا بکە لە بیستەکانە وە لە بەدرخانەکانەوە تا دەگاتە ڕۆژگاری ما بڵێن پێشی ڕاپەرن من نمونەکە دەرێ پاشی کارە ساتە 75 یعنی ئەوە گۆرانی کوردی برەی زۆر بوو هەموو ئەو شعرە باشانەی کە باسی کورد دەکا باسی نەورۆز دەکا باسی چەوسانەوە دەکە بووە گۆڕانی ملاندەکەی خەڵکە یعنی ئەوەی چی پێ دەرم کەریم کابان قادر کابان شارەکەی ئەوەی دێوانە والی دێوانە والی ماز دەکە کەکەتمە وڵاتان ماندەکەی وەسیەت بێ یاران مازەکەی ئەوە خەڵک وایان دەکەی یعنەکەەوە 75 نووسێتەوە دەکە هەموو کەتنە دەربەدەر بوون کردنە وڵاتان کردنە ئەمریکای کردە لە بەحری ئیجا شەهید کرام دەکەی زندە بەچاڵ کرام دەکەی جا بەسە بەڵام پاشە ڕاپەرێن دوو سەبەب یەک دەستەڵاتی سیاسی ئەوە حەسە نەتەوەیەکەی ئینتمای نەتەوەیەکەی لاواز کرد دەکە بووە قزەی حیزباتی تەسێک هەمان کاتە تەکنەلۆژیا ئەو مۆبایلە ئەوی دەورێکی خراپی ژێرا دەکەی لە بەرامبەری وشتە ئاسە زانکۆکە هاتە خوار پاشڵم دەکەی ئەو مامۆسا کە دەبتەڕی ئیشی جامیع دەبتەڕی ئەمیری کولیەکان و سەر قزمەکان حزب داهاندەرە یعنی ئەو دەرەجە ئەلمیە هەیە دیسان زانکۆ پەیمانگاکان ئەمە نمونێ زۆر تاڵم لە هەیە زیانە ئەوان هەموو وای کردە نەوەیەکی کلۆڵ و نەخوێندەوار دروست بچێت خراوە نییە بەعەڵم نمێنێ ئەوەم خوێندەوارە چی نەخوێندەوارن خوێندەوار دەزانم نووسیەوە ئەحمەد محەممەد مەحموود بەڵام نازانێت تێبگە بێشیش ناکاتن حتا ئەوە دوکاندارەکان تەماشا دەکەی دەڵێ کاکە ئەو شتم دێ منسکە باید 2000 دەستەکە حاسیبەکە لێتە 2000ەکە ئێدە بلێ بە 2000 بدێ ئەوەندەکەی مێشی وشک بلگەوە لەڵەکە جامە بەسم بەسەر شێمە تەکنۆلۆژیا بە خراپی بەکاردینە هاتە ناحیە ڕەوشتێکەش کۆمەڵایەتەکەش بە سەدان کەس کوژران و دەربەدەر بوون بە تەلاقدان دراوشەکەی هەموو نەدەجێ بە خراپ بەکارهێنانە بۆیە کە نەوەی نوێ لە بەردەم دەورانە چی مەترسیدا باشە مامۆستا لە هەر تازە ئاماژت بە کۆمەڵێک ناوی شاعیر دەوەکو نالی و سالم و گۆران کە شاعیرانی کۆن و تا ئێستاش بە نەمری ماونەتەوە لە پاڵ ئەوانیشدا کۆمەڵێک نووسەر و شاعیری دیکە هەبوون بەڵام کەمینەیەکیان کە تا ئێستا ناویان ماونەتەوە دەمەوێت ئەو شتە بپرسم چ شتێک نووسەر بە نەمری دەهێڵێتەوە بەر لە هەموو شتێک نووسەر پەیامی هەیە پەیامەکەی ڕازگۆیی بەر لە هەموو شتێک ڕازگۆیی لەگەڵ پامەکەی خۆی پامەکەی خۆی ڕازگۆیی لەگەڵ نەتەوەکەی خۆی لەگەڵ کۆمەلگایەکەی خۆی لەگەڵ حەمزاتۆ لە داغستانی من دەڵێ دەبێ ئینسان ئەوەل جارەیە لەگەڵ کەس و کار خۆی ڕازگۆبی دوای گەڕەکەکەی دوای شارەکەی دوای نیشتمانەکە دوای جیهانەکەی ئێمە معلوماتمانە لەسەر جیهان توڕی داوە لە پاریس بەڵام معلوماتمان نیە لە کوردستان چینە چەند پیاوی گەورەمانەوە چەند نووسەری گەورەمانەکەی لە ئەحمەدی خانیەوە لە شێخی جزیریەوە لە حاجی قادرکۆییەوە نەڵناڵیەوە بە سەدان نیشتمان پەروەر و سەرکردەی نەتەوەیی ملانەکەی هەموو تەماشا بکەین لە کوردستانی باشووردا ئەو پێشش ناو ئەلمان هەیە دێتەوە دەوێ ئەوان شەهیدەکانی ڕۆژهەڵات بە شەهیدخوان حساب ناکەن مندەکەی شەهیدەکان با بڵێ باکوور کوردستان تورکیا بێخوان حساب ناکەن هەر کەس ڕۆژی شەهیدی خۆی هەیە ڕۆژ پێشمەرگەی خۆی هەیە ئەوانە هەموو کارە ساتە جا ئەوە دەمینێتەوە حکوومەتێکی یەکگرتووی سەرتانسەری دەکەی نیشتمان پەروەر و نەتەوە پەروەر بتێن یعنی دۆست و دژمن لێک بکاتەوە ئەمە بە ڕۆژ دۆستمان گەلێک زۆرن بە شەو دژمنمان زیاترە